چۆن کیبۆتزە باشیەکانی ئیسرائیل لەسەر دەستی حەماس گۆڕان بۆ دۆزەخ؟ وێرانە ماڵەکانی ئەو گوندانەی بە باشتی ئیسرائیل ناسرابوون. بێشکەی منداڵێک لە دەرەوەی ماڵێکی سوتا و کەوتبوو بە زرمەی تۆپ و دەنگی پێی سەربازەکان ڕادەژا. تەرمی قوربانیان لەسەر شەقامەکان ڕیزیان بەستبوو. باخچەی دادگا، گۆڕۆپانی ڕمبازی، یاریگای تۆپی دەست، مەرگ و تەرم لە هەموو شوێنێک بوو. تەنها چەند ڕۆژێک لەمەوبەر دانیشتوانی کیبۆتزی کە فەرعەزا لە خەوێکی قوڵدا بوون کە خەڵتانی خوێن کران کە فەرعەزا کۆمەڵگەیەکی جوتیارانی ئیسرائیلیە و نزیکەی 750 کەسی تێدا بوو. زۆربەیان خێزان و منداڵی بچووکیان هەیە. ئێستاش بۆتە گۆڕستان دوای ئەوەی چەکدارانی حەماس ڕۆژی شەمال لە کەرتی غەزا گوندەکەیان وێران کرد. با پێتان بڵێین کیبۆتز چییە؟ کیبۆتز کۆمەلگا گوندنشینەکانی ئیسرائیلن. ئەم سیستەمە لەسەر بنەمای خاوەندارێتی و هاوبەشی ماڵ و موڵکی یەکسان و هاوکاری بەرهەمێنان لە ساڵی 1990 دامەزراوە. سیستەمەکە بنەمایەکی مارکسیانەی هەیە بەوەی هەر کەسە و بەپێی توانای خۆی، هەر کەسە و بە پێویستیەکانی خۆی. تا ئەمڕۆ نزیکی 150,000 کەس لە ناو نزیکەی 270 کیبۆتزدا دەژین. کیبۆتیزم لە سەدا 40 داهاتی کشتوکاڵی ئیسرائیل پێکتێنێت. کاتێک لە کۆتایی سیەکانی سەدەی ڕابردوو بڕیاردرا فەڵەستین لە نێوان عەرەب و جوولەکەدا دابەش بکرێت، کیبۆتزەکان لە ناوچە دوورەکان دامەزران بۆ ئەوەی دڵنیابن کە خاکەکەی دواتر دەخرێتە پاڵدەوڵەتی جووەکان. جەنەڕاڵی مەیدانی سوپای ئیسرائیل ئیتای ڤێرۆڤ ڕۆژی سێشەممە گوتی دایک، باوک، کۆرپا، خێزان و هەمویان لەسەر جێگاکانیان لە ژووری دانیشتن، لە ژووری نان خواردن لە باخچەکەیان کوژراون. ئەم جەنەڕاڵە بە قوڕگێکی پڕگیریان و هەنسکاویەوە سەیری ئەو دیمەنانەی دەکرد کە سەربازەکانی تەرمی دانیشتوانی گوندەکەیان کۆ دەکردەوە. ڤێرۆڤ گوتی ئەمە شەڕ نییە، مەیدانی شەڕیش نییە، بەڵکو کۆمەڵکوژیە. گوتیشی هەندێک لە قوربانیەکان سەریان بڕاوە. ئەو دەڵێت بە درێژایی 40 ساڵی خزمەتکردنم هەرگیز شتی لەم شێوەیەم نەبینیوە. کە فەرعەزا تەنها 3 کیلۆمەتر لە کەرتی غەزەوە دوورە. یەکێک لەو کۆمەلگایانە بوو کە زۆرترین قوربانیان هەیە و زۆرترین زیانیان پێگەیشتووە لە باشووری ئیسرائیل. بەرپرسانی ئیسرائیل دەڵێن لانی کەم حەماس لەم شوێنە 1000 کەسی کوشتووە کە زۆربەیان خەڵکی مەدەنین لە ماڵەکانی خۆیاندا بوون یان لەسەر شەقامەکان بوون. کاربەدەستانی فەڵەستینیش دەڵێن هێرشەکانی ئیسرائیل لە تۆڵەی ئەو ڕووداوە لانی کەم 830 کەسی لە غەزە کوشتووە و تەواوی قەزاکانیشی تەختی زەوی کردووە. ئاڤیدۆر شوارتزمان ڕزگاربوویەکی هێرشەکانی کەفار ڕایگەیاندووە. لەگەڵ هاوسەرەکەی و کچە تەمەن 1 ساڵانەکەیدا بۆ ماوەی زیاتر لە 20 کاتژمێر لە ژووری سەلامەتی ماڵەکەیان خۆیان حەشارداوە. پێش ئەوەی لەلایەن سەربازانی ئیسرائیلیەوە ڕزگار بکرێن وتوێتی ئەوەی ئێمە بینیمان لە دیمەنی دۆزەخ دەچوو. ئەو گەنجە تەمەن 38 ساڵە دەڵێت هەموو شوێنێک بە تەرم داپۆشرا بوو. ئێمە بینیمان زەویە بچووکە باشتیەکەمان بە تەواوی سوتاوە و خەڵتانی خوێن کراوە. ڕۆژی سێشەممە هێزەکانی بەرگری ئیسرائیل میدیا بیانیەکانیان بردە ناو کیبۆتزەکانەوە کە بووە بە پارچەیەک لە ئاگر و شەقامەکانیش پڕبوون لە تەرمی مردوو. تا ئێواری سێشەممە هیچ ژمارەیەکی فەرمی کوشراوان لە کیبۆتزی کەفار ئاشکرا نەکراوە. سەربازانی ئیسرائیل هێشتاوە ماڵانە دەگەڕێن کە گومانیان لێ دەکرێت بە تەقەمەنیەوە گیریان خوارد بێت و نەشتوانن بێنە دەرەوە. بە گوێرەی راپۆرتێکی ڕۆیتەرز چەکدارەکانی حەماس بەناو سیاجی کیبۆتزەکاندا ڕۆیشتون و لەوانەیە ئامێری سەوی کێڵانیان بەکارهێنابێت. ئەمەش ڕێگی بۆ دەیان چەکداری تیکە خۆش کردووە کە لەو ڕێگەیەوە بچنە ژوورەوە. بەوتەی جەنەڕال ڤێرۆڤ کۆی ژماری ئەو چەکدارانی چوونەتە ناو کیبۆتزەکە نزیکەی 70 چەکدار بوون. لەلایەکی ترەوە سەربازێکی یەدەک بە ئاژانسی ڕۆیتەرزی ڕاگەیاندووە حەماس بە تفەنگی کلاشینکۆف و نارنجۆک و موشک و نارنجۆکی گردار ئێرشیان کردوتە سەرەو گوندا. لەو کاتەدا بەشێک لە چەکدارەکانی حەماسیش لەسەر شەقامەکانی دەوروبەری کیبۆتز دەبینران بە کراسێکی ڕەش و پانتۆڵێکی خاکیەوە کە جلوبەرگی سوپایان لەبەر بوو. دەستیان لەسەر پەلەپیتکەی کلاشینکۆفەکانیان بوو. کابوسی ڕەشی گوندنشینان شوارتزمان دەڵێت نزیکەی کاتژمێر 6:30 خولەکی بەیانی ڕۆژی شەممە بە دەنگی تەقە و زەنگی موشەکەکان لە خەو ڕابووین. دوای کاتژمێرێک ئاگاداری لە کیبۆتزدا بڵاوکرایەوە کە مەترسیدارە لە دەرەوە بن و پێویستە لە ماڵەکانتان نێنە دەرەوە. کێرن فلاشی کە دەکاتە هاوسەری شوارتزمان درێژە بە قسەکان دەدات و دەڵێت بەردەوام و لە ماوەی ئەو 21 کاتژمێرەدا تاوبوسپار ڕزگاری کردین گۆمان لە دەنگی تەقە و بۆمب و زەنگیاکە دەکردنەوە دەبوو. نەمان دەزانی چی ڕوودەدات. خراپترین کابوسیشیانمان بوو. سەربازەکان هێشتا لە شەقامەکانی کیبۆتزدا بوون. ئەو شەقامانەی
سەردەمانێک پاک و خاوێن و ڕازاوە بوون و بە داری خوورما و مۆز و خانووی یەکنهۆمی و گوڵزاری جۆراوجۆر ڕازابوونەوە. لە دەروی ماڵێکی وێرانە تەرمی دانیشتوویەک بە پەڕۆیەکی وەنەوشەی داپۆشرا بوو، پێیەکانی ڕوت بوون وەکەوەی تەنها خەو برد بێتەوە. بالیفێک لە نزیکیەوە کەوتبوو لەگەڵ کۆمەڵێک پێداویستی ژیانی ڕۆژانەی. لە دەرەوە دەنگی تەقە دەبیسترا و لە ئاسمانیش دەنگی فڕۆکەی جێت داهات. دووکەڵ لە هەموو لایەکی غەزا بەرز دەبەوە. زەنگی ئاگاداریەکانی موشک بەردەوام لەورەیان دەهات. لەو کاتەدا سەربازێکی سوپای ئیسرائیل هاوار دەکات و بە ڕۆژنامە نووسەکان دەڵێت بە جیهان بڵێن چیتان بینی لێرە.